بەخێراتنەوە لەم بەشا بە خانمێکی ئەمریکی دەست پێکەینەوە. خانمە شاعیری ئەمریکی سارا تەسەدێڵ لە 1884 تا 1933 ژیاوە. یەکەم شێعری لە 1970 بڵاو کردوتەوە، بە دوایدا یەکەم دیوانی لە 1911دا دوم دیوانی پەخش دەبێ و ڕخنەگران پێشوازی لێ دەکەن. دیوانی سێمی ڕووبار بۆ دەریا لە 1915دا پەخش دەبێت، لە 1970دا خەڵات دەکرێت بۆ کۆمەڵە شێعرێک بە ناوی سترانی عیشق. لە 1933دا بەداخەوە خانمە شاعیر خۆی دەکوژێ. ئەمە دوو شێعری کورتیە خوێنمەوە. شێعری یەکەمیان گەلێ خۆشە. من بۆ تۆ نیم لە تۆدا ون نەبووم، من بۆ تۆ نیم لە تۆدا ون نەبووم، ون نەبووم هەرچەند دەمێکە من دەبێ ون بم، وەک مۆمی داگیرساو لە نیوەڕۆدا، ون بم وەک کلۆ بەفر لە دەریادا. تۆ عاشقی منیت، منیش هێشتا تۆ وەک ڕۆحێکی دڵگیر و گەشاوە دەبینمەوە، بەڵام منم کە دەمێکە دەبێ ون بم، وەک ئەوەی ڕۆشنایی لە ڕۆشناییدا ون دەبێ. خۆڵ لە نێو عیشقدا نقم بکە، هەستم بکوژێنەرەوە، نابیست و نابینا جێم بهێڵە، بە زریانی عیشق ڕاماژاو، وەک مۆمێک لە بەر ڕەشەبایەتی ژڕەودا. من بە خەیاڵمدا نایەت کە من مردم و نیسانی ڕۆشن لەسەر منەوە، بسکی تەڕی باراناوی ڕاوەشان، تۆ دەبێ بە دڵشکاوی بۆ سەر و من بچەمێتەوە. من بە خەیاڵمدا نایەت، من ئارام دەبم وەک چۆن درەختی گەڵادار ئارامە، کاتێک باران لقی دەچەمێتەوە و من بێدەنگتر و دڵساردتر دەبم لە تۆی ئێستا. نووسەری ئینگلیز دی.ئس. لۆرانس لە 1885 تا 1930 ژیاوە. ڕەنگە زۆرتر وەک ڕۆمان نووس ناسراوێ، بەڵام نزیکەی 800 شێعریشی داناوە. زۆریان کورتن، شێعری زۆرتر لەگەڵ سروشدا دەنووسێن، نیگەرانن لە دابڕانی مرۆڤ لە سروشت و بابەتی دژواری ئاین و کۆمەڵایەتی دەپێکن. یەکەم شێعری بە ناوی خودایە. لەکوێدا ئەقڵی دروست هەبێ خودا لەوێدایە، هەر وەک ئەقڵی دروست هێشتا دەتوانێ ئەقڵی دروست بدۆزێتەوە، بۆیە هێشتا دەتوانێ خودا بناسێتەوە. مەزەی بەخۆ داهاتنەوە، هەرگیز شتێکی کێویم نەدیوە، بە زۆیی بەخۆی داهات بێتەوە. باڵندەیەکی بچووک لە لقێکەوە لە سەرمادا کە سیرە، بە مردووی دەکەوێتە خوارەوە، بەبێ ئەوەی هەرگیز بەزەیی بەخۆی دابێتەوە. مرۆڤ هێزگار زۆرن لەسەر ئەم زەمینە، بێتام بێخوێ کە نوێش ئاسا
بێکۆتا هیوا دەخوازن ڕووی زەوی دەکرۆژن تا دەبێ بە بیابان. فیدریکۆ گارسیا لۆرکا بڕوا ناکەم هیچ کۆڕێکی شیار تەواو بێ بەبێ خوێندنەوەی شیاری لۆرکا. من گەلێک سەرسام بە لۆرکا، زۆر جار لە یوتیوب گوێی لێگرم بە ئیسپانی چەند ئیسپانیش نازانم، بەڵام بە جۆرێکە شیعری کە فێری ڕیتمی شیعر دەکا گرفت نییە کە تێی ناگەی، بەڵام ئەتوانی کۆپی ڕیتمی شیعریەوە بکەیتەوە. فریدریکۆ گارسیا لۆرکا لە 1998 تاکو 1936 ژیاوە، شاعیری کەمتەمەنی ئیسپانی لە نزیک شاری غەرناتە باشووری ئیسپانیا لەدایک بووە. لە زانکۆی غەرناتە قانونی خوێندووە و لە 1990دا دەگوێزێتەوە بۆ مەدرید تا خۆی بۆ نووسین تەرخان بکات. لە مەدرید پەیوەندی بە کۆمەڵێک هونەرمەندی ئەڤانگاردەوە دەکات، لەوانەیش سەلڤادۆر دالی و لویس بونۆیەڵ. ئەمان بە سریالیزمی دەناسێنن کە کاریگەری زۆری لەسەر بەرهەمی دەبێت. لۆرکا لە ژیانی هونەریدا چەندین دیوانی شیعری بڵاو کردوتەوە. فارشیەکان سەربازی فرانکۆ لە مانگی ئابی 1936دا لە سەرەتای شەڕی ناوخۆی ئیسپانیا لۆرکا لە ماڵی خۆی لە غەرناتە دەستگیر دەکەن و دوای شەڕ ڕۆژێک لەبارانی دەکەن. دەگوترێ کە لەگەڵ 3 کەسی دیکەدا دەکوژێ، تەرمەکەی هەرگیز ناتوەزرێتەوە. ئارامگە دواگۆرانی شەودا دێ، تریفەی مانگ دەیدات لە پەڵە هەوری پاش نیوەڕۆ. شەودا دێ، دارێکی گەورە خۆی بەگەڵای شیعر دەپارێزێ. شەودا دێ، ئەگە بۆ دیتنی من دێیت بەڕەوتی زریاندا وەرە. شەودا دێ، تۆ من دەبینیتەوە چاو بە ئەسرین لەژێر دارچنارێکی هەڵچوودا. ئەی کچی بسک ڕەش لەژێر دارچنارێکی هەڵچوودا. لانگستن هیوز، شاعری ئەمریکی لانگستن هیوز لە 1970 تاکو 1967 دەژی. 3 شیعری کورتیە خوێندمەوە. خەون پارێز، هەموو خەونتم بۆ بهێنە تۆی خەون بین، هەمووی مێلۆدی دڵتم بۆ بهێنە تا من بیان پێچمەوە. لە ناو پەڕۆی هەوری شیندا دوو لە پەنجەی زێدە زبری جیهان. پەیامی خۆکوشتن ڕوخساری هێمن، فێنکی ڕووبارەکە داوای ماچێکی لێکردم. خودا، من خودام بەبێ یەک هاوڕێ، خۆمم تەنیا لە پاکی جیهانی بێکۆتا. لە خوار منەوە لاوانی عاشق، زەوی شیرین بەبێ خشپە دەپێون. بەڵام من خودام ناتوانم بێمە خوارەوە. بەهار ژیان عیشقە، عیشق تەنها ژیانە، باشترە مرۆڤ بیت لە خودا و تەنیایی.
ئۆگدی ناش لە 1902 تاکو 1972 ژیاوە، شاعیری ئەمریکی، شیعری لیریشی بۆ منداڵان و میوزیکەڵی کە دیارە گۆرانی و مۆسیقا و سەمایە نووسیوە. لە زمانی لاتینی، ئەڵمانی و فەڕەنسیدا شارەزا بووە. دایکی سکۆڵەری کلاسیک بووە و هاوکاری ناش بووە لە فێربوونی زمانی لاتینیدا. دیارە زمانی لاتینی بۆ شارەکە لێکرێنە. ئەوەی شارەزایەوە ناشتوانیوێتی زمان تاکە ناڕاو بنێ. بۆ نمونە قاپەی شیعری ناش لە شاعیرانی دیکە جیاوازە. خۆی دەڵێ لە 6 ساڵیەوە بە قافیە بیرم کردوێتەوە. لە زماندا ڕەزەشکێن بۆ و تامێکی خۆشمەی داوە بە شێر. مانای وشە لای ناش زۆر بایەخی پێدراوە. ئەم شیعرە شێرێکی کە لێ خۆشە، چیرۆکی خانمێکە بە ناوی میرندا. میرندا لە 29 ساڵەوەی بە 30 ساڵ سەری دنیای لێتەوە یەک وازانێ وە کۆتایی جیهانە. ئەمیش ئەم شیعرەی بۆ نووسێ. ئەو ئافرەتەی وا دەزانێ 30 ساڵانە. میرندا بە نابەدڵ لە خەو هەڵدەستێ، بە ترسەوە بەخۆر دەگات. هەنگاوێکی نابەدڵ دەنێ، بە لەرزینەوە دەگاتە لای ئاوێنەکە. میرندا لە چاوی میرنداوە پیر و سەرسپی و چڵکنە. 29 ساڵ دوێشە و تەمەنی بوو. ئەم بەیانیە بۆ بەسی وەک ئەستێرەی بەرەبەیان دەدرەوشێتەوە، وەک ئاسۆ شەوق دەداتەوە. مۆتەکەی ساڵنامە ڕاوی دەکات. میرندا دڵی شکاوە. کچی ساویلکە دنیا نەدی و ڕووی ئاوێنەکە لە خۆت بکە. کات کە ساڵان وەردەچەرخێنێ، خۆی ڕازاندۆتەوە و تۆش دەپەرستێ. کات بێکۆتایە بێتۆ. ساڵنامە بۆ مرۆڤە. ساڵێک یان 30 چییە بۆ نازداریەک ئافرەتی ئەفراندووە. ئۆی شەوجارێکی دێکەسی نابینێتەوە کەچی دۆشداماوە میرندا. پێکەکەت بڵند بکەرەوە و ئەو دەم پێم بڵێ بەهار تەمەنی چەندە میرندا. ئەنایزنین خانمە شاعیر ئەنایزنین لە 1930 تاکو 1970 ژیاوە. باکراوندی تێکەڵە فەڕەنسی، کوبی و ئەمریشیە. ئەم شێعرەی تەنیا یەک ڕستەیە، مەترسی. وا دوجار ڕۆژ بۆوە دەرکەوت مەترسی. مانەوە بە گرمۆڵەیی لە خونچەیەکدا بەژانترە لە مەترسی کاتێک دەخایەنێ بۆ گەشانەوە. پابلۆ نیرۆدا لە 1904 تاکو 1974 ژیاوە. شاعیرێکی ناسراوی سەدەی 20 لە چیلی باشووری ئەمریکا لەدایک بووە. لە 1950دا خەڵاتی ئاشتی جیهان لەگەڵ پۆڵ ڕۆبسن وەرگرتووە و لە 1970دا خەڵاتی نۆبڵی تایبەت بە ئەدەب کراوە. شێعرێکی من بژاردووە، شێعرێکی خۆشە، ساکارە. شێعری پابلۆ نیرۆدام زۆر وەرجێڕاوە. ئارەمێکیانە خوێنمەوە. پێیەکانت کە ناتوانم لە ڕوخسارت بڕوانم، لە پێت دەڕوانم. پێی
ئێسکی کەوانەی پێی بچووکی ڕەقەڵت من دەزانم ڕایانگرتوویت و لەشی نازدارت لە سەریان بە ئاسماندا چووە کەمەر و مەمکرد جووتە گۆی وەنەوشەیی چاوت کار ئێستا فڕیون میوەی شیرینی زارت پرچی خەنەیت تاوەری گچکەی منن بەڵام من عاشقیت پێتم تەنیا لەبەر ئەوەی بەسەر زەویدا و ڕووبەڕووی ڕەشەبا و بەنێو شەپۆلی ئاودا ڕۆیشتوون تا منیان دۆزیوەتەوە. هێلین جۆنسن لە 1906 تاکو 1995 ژیاوە خانمە شاعیری ئەفرۆ ئەمریکی ژیانی هونەری کەمخایەن بووە هەرگیز بابی نەناسیوە دایکی منداڵی کۆیلەیەک بووە. هێلین لە زانکۆی بۆستن و زانکۆی کۆڵۆمبیا خوێنوێتی بارەی نووسینی لە 1920دا دەردەکەوێت کە خەڵاتی چیرۆکی کورد دەکرێت دواتر دەگوێزێتەوە بۆ شاری نیویۆرک و دەدوێت بە بەشێک لە ڕێنەسانسی هارڵەم. عیشق لە ناوەڕاستی هاویندا عیشق بە دەنگی لێدانی شەماڵ دەچێت لایلایی لاوانەوە عیشق بە مەمشی نەرمی دەریای هاوین دەچێت عیشق ڕووزەی کەمانچەی گریا و کە شەوی نەزان سازی دەکات عیشق لە هێلانەی مانگی سپی دابەزیوە. نزار قەبانی ڕەنگە زۆرتان بیناسن. نزار قەبانی لە 1923 تاکو 1990 ژیاوە شاعیر و دیپلۆماتی عەرەب لە دیمشق لەدایک بووە. دوای دەرچوونی لە کۆلێجی قانون لە 1945دا چۆتە بواری دیپلۆماسیە و لە چەند وڵاتێک کاری کردووە. لە 1966 دەست لە کاری دیپلۆماسی هەڵدەگرێت. یەکەم شێعری بە 16 ساڵان نووسیوە و لە نیو سەدەی ژیانی شاعریدا 35 دیوانی بە چاپ گەیاندووە. ڕەنگە ناسراوترین شاعری عەرەبی سەدەی 20 بێت. دیسکۆی 1967 عەرەب لە بەرامبەر ئیسرائیلدا ڕەوتی شێعری قەبانی دەگۆڕێت لە شێعری عیشق و خانمەوە بۆ سیاسەت. چوار شێعری زۆر کورتی خوێنمەوە بە بێوشە چون وتەی فەرهەنگ بێجانە، چون وتەی نامە بێ زمانە، چون وتەی چیرۆک خامۆشە، دەمەوێ ڕێ بدۆزمەوە عاشقانە خۆشم بوی بە بێوشە. پۆست لە منەوە نامەیەشی خۆشەویستی و لە منەوە نامەیەشی خۆشەویستی و لە تۆشەوە نامەیەشی خۆشەویستی بەهاردا دێ. پەرستن عیشق ئەی خانمی چاومەن، تونڕەوی تەسەووف و پەرستنە. عیشق وەک لە دایک بوون و مردن سەختە دووبارە بوونەوەی شەو. لە شەقامی شەودا جێیەک نەماوە پیاسەی تێدا بکەم، چاوەکانت هەموو پانتای شەویان
گرتووەتەوە. یوگوان ژۆنگ لە 1920 تاکو 2007 لە شاری نانجینگی چین لەدایک بوو لە کاتی لەشکرکێشی سوپای ژاپۆن لە دووەم جەنگی جیهاندا خۆی و خێزانی هەڵاتون. دوای چەندان ساڵ یو دەگەڕێتەوە بۆ نانجینگ بەهۆی سەرکەوتنی کۆمۆنیستەوە لە شەڕی ناوخۆی چیندا دیسانەوە ناچار دەبێ هەڵبێتەوە. شێرێکی زۆر بەناوبانگی هەیە بە ناوی نۆستەڵژیا کە من زۆر حەزم لێیەتی. کە منداڵ بووم نۆستەڵژیا مۆرێکی بچووکی پۆز بوو من لەم دیوەوە، دایکم لەو دیوەوە. کە گەورە بووم نۆستەڵژیا بوو بە تکتی کەشتێکی بچووک من لەم دیوەوە، بووکی هاوژینم لەو دیوەوە. دواتر نۆستەڵژیا گۆڕێکی قوڵ بوو من لە دەرەوە، دایکم لە ناوە. وا ئێستا نۆستەڵژیا کەنداوێکە گەروێکی قوڵە من لەم دیوە و نیشتیمان لەو دیوەوە. سرینیڤاس ڕایاپۆڵ شاعیری هیندستانی لە 1925 تاکو 1998 ژیاوە، زۆرتر بە ئینگلیزی نووسیوێتی، دیارە من لە ئینگلیزیە وەرمگێڕاوە. ئەم شیعرەی نزیک بوونەوە لە 50 باسی ژیانی تەمەنی خۆی دەکات کە لە 50 نزیکە بێتەوە چی بەسەریە. ئێستا ڕێیەکم بڕیوە و مانای ژیان بۆ من ڕۆشنترە. کەمێکم خوێندووەتەوە، هێندێکم دیوە، بڕێک تامم لە هەموو شتێک کردووە، بەڵام بەڕاستی هیچ شتێک نێ من بیزانم. بە بازنەیەکی تەواودا من گەڕاومەتەوە سەرەتا، بەڵام بێ ئەو سەرسامی جارێکی دیکە منداڵ بم.
دوو شێری دیکەتان بۆ خوێنمەوە هیچیان شێری ڕۆبەرت هێرکە شاعری ئینگلیز کە ئەو شێعرەیە تاسیری لە عەبدوڵڵا گۆران کردووە بۆ نووسینی شێعری گوڵی لاولاو. دیارە مامۆستا گۆران ناڵێ کام شێعرە کاریگەر بۆ لەسەری کۆمەڵێک شێعرەیە کە لەوەی گۆرانەوە نزیکن، بەڵام ئەمە هەر زۆر زۆر نزیکە. ڕۆبەرت هێرک لە 1591 نزیکەی 500 ساڵ لەمە 400 ساڵ لەمەوە پێش تاکە 1674 ژیاوە. شاعری ئینگلیزی سەدەی 17 لە لەندەن لەدایک بووە. منداڵی حوتەم و کوڕی چوارەمی زەرنگەر نیکۆلاس هێرک بووە. تەمەنی 14 مانگ دەبێ کە بابی لە پەنجەرەی نوۆمی چوارەمی ماڵی خۆیانەوە لە 1592دا خۆی بردەداتەوە و دەمرێ. لە تەمەنی 16 ساڵیدا هێرک دەبێ بە شاگردی مامی، بەڵام واز لە زەرنگەری دێنێ و لە 22 ساڵیدا لە کۆلێجی سنت جۆنز لە کامبرج وەردەگیریە و لە 1670دا تەواوی دەکات. هێرک زیان لە 2500 شێعری لە ژیانیدا نووسیوە. هەرگیز هاوسەری نەبوو و لە تەمەنی 84 ساڵیدا دەمرێ. شێعری دەڵاری زۆرن و هیچیان پێ ناچێ بۆ خانومێکی دیاری نووسیوێ. بۆ نێرگز حەزەکەم بۆ گوێ لەمە بگرن چکە دوایش گوڵی لاولاوتان بۆ دەخوێنمەوە بۆی بەراوردێ بکەین. نێرگسی جوان ئێمە دەگرین کە دەبینین، تۆ هێندە زوو دەرباز دەبیت. تا ئێستا خۆری هەڵهاتووی بەرەبەیان نەگەیشتۆتە چێشتە ناو. بمێنەوە تا ڕۆژی بەپەلە تێدەپەڕێ. بەڵام کە گۆرانی ڕۆژانەی خوداوەندمان خوێند و دواتر نوێژمان پێهۆ کرد، ئێمەش هاوشان لەگەڵت دەچین. ئێمەش کاتیمانەوەمان کورتە هەر وەک تۆ، ئێمە بەهارمان هێند کورتە وەک گەشەی خێرا بۆ گەیشتن بەرزین. وەک تۆ یان هەر شتێک ئێمە دەمرین، وەک چۆن سات دەمرێ و وشک دەبێتەوە وەک بارانی هاوین. یان وەک مرواری شەونمی سپێدا هەرگیز نەبینرێتەوە ماڵاوە. عەبدوڵڵا گۆران لە 1904 لەدایک بوو. لە 1962 لە تەمەنی 59 ساڵیدا بە پەشێر پەنجەی قوڕک دەمرێت. ئەم شێعرە مامۆستا گۆران بە ڕۆشنایی ئەو شێعرەی هێرک نووسیوێتی بۆ گوڵی لاولاو. خۆتان بڕیار بن کامەیان کاریگەرترە. بە کوڵ گریان لە چاوم دێ گوڵی لاولاوی ڕەنگا و ڕەنگ، لەبەر چی سیزەبی واز و چی ئەسبابی ژاکانت. هەموو تاوێکە ڕۆژ هەڵهاتووە بۆچی وەها بێدەنگ. ئەژاکی توخوا ئەی گوڵ سەبر دەستم بە دامانت. سەبر تووبی خوا تاوێکتر ڕاوەستە تا عومرم، وەکو ڕۆژی چلەی زستان لە هەوری منێ داوا بێ. منیش هاوڕێی سەفەرتم ئەی گوڵی لاولاو منی ژەمرم. منیش خیلقەت وەکو تۆ وا نەبێ زۆرم لەگەڵ چابێ. منیش وەک تۆ بەقام کورتە و بەهارم تیژە و کەم فرسەت. کە شەممەی لەو زەوانە چەشنی تۆ چەشنی هەموو دنیا، وەکو بارانی هاوین زوو فەنایە عومری بێمروە. کە بە خوورمایە هەیها بە چەشنی شەونمی سەرجا.
الله يحفظك. الله يحفظك. الله يحفظك.